بەسەراحەت ئەیڵێن وەکو بزوتنەوەی گۆڕان پێمان وایە داهات لەوە زیاترە بەڵام نایەتە خەزینەی حکوومەتەوە وەمان بەرپرسن لەم قسەیە داهات لەوە زیاترە کە دراوە بە موچە بەڵام نایەتە خەزینەی حکوومەتەوە دەبێت بێتە خەزینەی حکوومەتەوە ئەمان ڕای کاک دەربازمان هەیە ئێمە وتمان کۆکشین لەسەروانی کە چاکسازی لە داهاتا بکرێ ئەمە لێدوانی دوو بەرپرسی باڵای بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیە کە هەردووکیان پێکێنەری سەرەکی حکوومەتن وەکو خۆیان دەڵێن داهات لەو بڕە زیاترە کە دێتە ناو خەزێنەی حکوومەت بەڵام ئەمانیش نازانن ئەم داهاتە چی لێ دێت و دەچێتە خەزێنەی کێوە و کێ لەی سوودمەند دەبێت ئەو داهاتە بۆ کوێ ڕۆشتووە و لە چیدا سەرف کراوە و بۆ کوێ براوە ڕۆژنامەنووسێک دەڵێت داهاتی ناخۆی هەرێم پێویستی بەڕێخستنەوە هەیە بە داهاتی ناخۆ و خاڵە سنووریەکان و داهاتی نەوتیشەوە ڕەنگە داهاتی ناخۆ بەشی موچە نەکات بەڵام خۆ دەتوانرێت بەشێکی گەورە لە کێشەی موچەی پێ چارەسەر بکرێت ئەو دۆخەی ئەو قەیرانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەیە دیارە قەیرانەکە مێژوویکی هەیە و هی ئێستا نییە بەشی زۆری بۆ سربەخۆی نەوت ئەگەڕێتەوە بڕیاری سربەخۆی نەوت و واسێنان لە بودجەی بەغدا لە ساڵی 2014ەوە ئەوەی هەیە سەرڕای ئەمە هەرێمی کوردستان دووچاری کۆمەڵی گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات و خراپ بەکارهێنانی لایەنی دارایی و ئابووری وەتەوە پێمان وایە ئەگەر بەڕێخستنەوەی بە چاکسازیکردن لە تەواوی کەرتەکان بەڕێخستنەوەی داهات بە بنبڕکردنی قاچاقچێتی نەوت و هێلکە و دووگو ئەوەی کە لە خاڵە سنووریەکان هەیە دەکرێت بەشێک لە داهاتی هەرێمی کوردستان زیاتر بکرێت دەکرێت بەشێک لە داهاتەکان هەموو ڕێکخرێتەوە و بهێنێتە ناو خەزێنەی حکوومەتەوە حکوومەت بتوانێت بەشێک لە خەرجەکانی دابین بکات کە ناتوانرێت بە هەموو داهاتی هەرێمی کوردستان تەسەوڕ ناکرێت کە حکوومەتی هەرێم جارێکی تر بتوانێت موچەی تەواوەتی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدات کە بڕەکەی 894 ملیار دینارە مانگانە چاودێرانی سیاسی پێشنیار دەکەن بۆ هێزە پێکێنەرەکانی حکوومەت ئەگەر توانای چاکسازیان نییە کە وەکو خۆیان باسی لێوە دەکەن باشتر وایە لە حکوومەت پاشەکشە بکەن و لە بەهەدەردانی سامانی گشتی وڵات و ونبوونی داهاتی ناوخۆ بەشدار نەبن ئەگەر ئەوان نیەتیان بەرامبەر شەقام پاکە ئەبێت هەڵوێسیان هەبێت و بێدەنگ نەبن لەو ڕاوڕوتەی لە سنوورەکان دەکرێت جگە لە پارتی وێچێتی کە لە حکوومەتان ئەبێ قوبوڵی دەکەن چکە خۆشیان زۆر باسیێوان کردووە بە تایبەتی کە ناشەفافێتێک و وەشاردنەوەیەکی زۆری داهات لە خاڵە سنووریەکانە هەیە و باسیەکەن کە راپۆرتی وردیان حاضر کردووە لەسەر ئەمە بەڵام ئەنجومەنی وەزیران کاری لەسەر ناکە کەواتە ئەوانەی کە لەناو حکوومەتن کە ئەزانن ئەم ڕاوڕوت و شاردنەوەی داهات لە سنوورەکانە هەیە دەبێ قوبوڵی نەکەن ئەبێ هەڵوێستێکی فیعلی هەوەرگرن لەسەر حکوومەت جا بە کشانەوەیە بە تەعلیقکردنی ئەندامەتیانە بە احتیجاجکردنیانە ئەوانی تریش لە ڕاستیە کە ئۆپۆسیۆن و لە دەروی حکوومەتن بەڕاستی ئۆپۆسیۆن بەم شکڵە ناکرێت کە لە هەرێمی کوردستانە هەیە ئۆپۆسیۆنەکە زۆر یعنی خاو خلیچکە دەبێ کارتی شەقام بەکاربێنرێت لەگەڵ پەرلەمان هەمووی تێکەڵ کرێ و ئەمانە ئەم حیزبانە هەمویان سەرکەن بە یەکە بەرەیەکی ڕێکوپێک دروستکەن و ماوە بۆ ئەم حکوومەتە دانێن ئەو قاچاقچێتی کەیسە لە سنوورەکان ناکرێ کە بێگومان پارتی بچێتی لە پشتەوەیە خۆ قابلە خەڵک ناتوانێت ڕوە کەڵەگایی بکات لە سنوورەکانە ئەگەر مەسئولێکی گەورە یاخود حیزبێکی گەورەی لە پشت نەبێ بۆیە پارە هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام خراپی ئیدارەدانی پارە هەیە لە هەرێمی کوردستانە هەر خۆی نەبوونی پڕۆژە یاسایی بودجە لە چەند ساڵی ڕابردووە بە ئێستاشەوە ئەو کە خەریکە 2 ساڵ ئەبێ بە تەمەنی قولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەمە گەورەترین دەلیلە لەسەرەوەی کە گەندەڵی هەیە شاردنەوەی داهات هەیە جەردەیی هەیە لە بەڕێوەبردننی داهات لە هەرێمی کوردستاندا دروشمی کابینەی نۆیەم چاکسازی و ئاوەدانیە بەڵام کابینەکە تەمەنێکی لێ ڕۆیشت و هیچ تۆزێک لەم خۆڵە بەرز نەبوویەوە حکومەت موچەی پێ نادرێت و داوا لە بەغدا دەکات بەبێ هیچ بەرامبەرێک موچەی فەرمانبەرانی هەرێم بنێرێت چاکسازی و ئاوەدانی و خزمەتگوزاریش هەر باسی لێوە ناکرێت و لێبڕینی موچەشی هاتە سەر لەسەر و ئەوەشەوە نەموچە دەدرێت و نەباسیشی لێوە دەکرێت وەکو بەرپرسێکی حیزبیش نووسی بووی حکومەتێکی ئاوا بدرێت بە 2-3 کەس لە بازاڕی دۆلارەکە ڕەنگە باشتر بەڕێوەی بەرن ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی